چارەسەری دەرونیەکان ژمارەیان گەلێک زۆرە. یەکێک لەم تەریقە عیلاجیانەی کە سەبارەت بە کوردستان ڕێگەیەکی تازەیە بۆ ئەوروپا و وڵاتانی غەرب، ڕێگایەکی تا ڕادەیە هەبووە پێشتر هەیان بووە. ناو ئینگلیزیەکەی ئەنیمەڵ ئەسەس تەرەپی چارەسەری لە ڕێی هاوردنەناوەی ئاژەڵ بۆ بەرەو باشبردننی دۆخی نەخۆش. هەندێک لە ئەوەی لە زاناکان ئەوەی کە ئەم ڕێگەیان داهێنا باوەڕیان بۆ بوو کە ئینسان تووشی گرفتێکە بێ لە چیەوە تووشە بێ، زۆربەی ڕووداوەکانی ئەم دەیەی دوایی بەوەی مرۆڤ بوو. ئەوان بیرانەوە کردووە کاتێک مرۆڤ هۆکارە بۆ ڕوودانی شتێک، ئەمان عیلاج بکەن بەغێی مرۆڤ، بەغێی مرۆڤ. پێیان وایە کە بۆ نمونە سەربازێک کە لە جەنگا بەوەی مرۆڤەوە تووشی لە دەستدانی بەشێک لە جەستی یان ژیانیە بێ، یان منداڵێک لە قوتابخانە بەهۆی مامۆستاوە تووشی ڕووداوێکی ناخۆشە بێ، یان لە ماڵە بەهۆی دایک و باوکی، هەموو ئەم هۆکارانە مرۆڤ هۆکارە. ئەمان بیرانەوە کردەوە کە لەم چۆن چارەسەر بکرێ لە ڕێی هاوردنەناوەی ئاژەڵ کە تێبینیان کرد ڕێگەیەکی سەرکەوتوو بوو. ئەو کاتانی کە لەگەڵ مناڵێک عادی بۆ ئەم باختەیە کۆمەڵە چارەسەریە بەکارێنی لەگەڵ نەخۆشەکانە، بەڕاستی بینی کە مناڵەکە دڵی پێخۆشە و وەڵامدانەوەی هەیە بۆ شێوازەکە، تۆش لەگەڵا دڵت خۆشە بێ و هەز بە ئاسوودەیەکەی بەڕاستی بەرامبەر بەو شتێکی ئەیکەی بۆ مناڵەکە. بە تایبەت کە ئەم شێوازە چارەسەری بەکارهێنی بۆ مناڵەکان ئەبینی بە بۆنی ئەمانەوە کە شێوازی ڕەفتاریان ئەگۆڕە یان وەڵامدانەوەیان هەیە بۆ ئەو حاڵەتە کە ئاشبینی لە ماڵەوە لەلایەن دایک و باوکیەوە مەسەلەن ئاگادارەکرێنەوە یاخود دەستخۆشی لێکریان گۆڕانانی کە ئەبینرێ بەڕاستی هاند ئەدا زیاتر خەریکبی، هاند ئەدا زیاتر بە دوای علمەکەیان بگەڕێ، شێوازی جیاوازتر بەکاربێنی بۆ ئەوەی هەرچی بتوانی سوودی زیاتریان پێ بگەێنی. هەڵبەت ئێمە زیاتر سوود لە ئاژەڵی دەستەمەوە بینین. بەڕێ ئەمەوە هەوڵی دروستبوونی پەیوەندیە کە دەین لەگەڵ مناڵەکەیە، هەم لەگەڵ ئەوەی کە ئەم منداڵە بە شێوەیەکی جیاوازتر ئەکرێتەوە، کە لەوانە بە چەند دانیشتنە لەگەڵ ئێمە دابنیشێ بۆ شێوازە نەکرێتەوە کە چەند دەقەیەکە بۆ نمونە ئاژەڵێکی دەستەمەوە وەکو کارێک یان ئاژەڵێکی بچووکەیکە. ئەمە بە شێوازی چارەسەریشمان هەیە بە شێوازێکی گروپ بۆ مناڵەکان، بە گروپ بەیان هێنین بۆ ئێرە کۆمەڵە مناڵن بەیەکەوە کاتێکە بن بڵای ئاژەڵەکان. یەکێک لە هەدەفەکانی هەدەفە سەرەکیەکانی گروپ ئەوەیە ئەم منداڵەی کە بۆ نمونە گۆشەگیرە، بۆ نمونە ئەترسێ، بۆ نمونە وا هەستەکە تەنیا خۆی ئەو گرفتەی هەیە، کاتێ بە گروپ ئەیانهێنین بۆ ئێرە ئەبینێ ئەو بەتەنیا نییە، ئەبینێ بەتەنیا لێرە وەڵامی نییە بۆ شتانە، بەڵکو هەمویان بەیەکەوەن. اینجا چێژێکی تایبەتیشێ، چێژێکی تایبەتیانێ بەیەکەوە، هەمویان بەیەکەوە ئەترسن، هەمویان بەیەکەوە بڵێن ئەچنە پێشەوە، خواردنیان پێدەن، هەمویان بەیەکەوە شێوازێکی جیاوازترە بینێ لەوەی کە بەتەنیا بیبینی. لەڕێ ئەم توێژینەوەی کە لەبەردەست من نایە باس دەکات کە ئەنیمەڵ ئەترسەرەپی لەگەڵ پڵەی مەستەرەپی کە چارەسەری لە ڕێگەی خوڕەوە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەمە هۆکارێکی تایبەتە کە هۆرمۆنی سیرۆتۆنین لە مێشکا بەرز بێتەوە، کە ئەمە چییە؟ کە ئەمە ئەبێتە هۆی لایەنی مەزاجی منداڵەکە، لایەنی مەزاجی منداڵەکە بەرز بێتەوە و هەست بە دڵخۆشیەکی زیاد لە ئاساییەکە. هەروەها بۆ چی؟ ئەو کەسانی کە تووشی خەمۆکی بوونە، ئەو کەسانی تووشی خەمۆکی بوونە ئەم هۆرمۆنە لە مێشکانە کەمە بێتەوە،
ئەم عیلاجە کە بەکارهێنراوە تێبینی کراوە کە ئەم چارەسەریە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی هۆرمۆنی سیرۆتۆنین لە مێشکە، ئەبێتە هۆی دڵخۆشکردنی کەسەکە، ئەبێتە هۆی ئەوەی کە چی بێ کەسەکە تا ڕادەیەک لە ژینگە کە ئەیبە دوورکەوێتەوە کە تایە بوو. وەک کاتێک ئێمە هەر ناوخۆمانیشە کاتێک کە قسە ئەکرێ ئەڵێ چی؟ ئەڵێ بەخوا زۆر پێویستم هەیە، پێویستم بە جێوێکی بێدەنگە، پێویستم بە جێوێکی بێدەنگە، یان بڕۆ چی خەڵکە لە بڕۆ سەفرێ بکە جێوێ بگۆڕە. تەبیعەتی سروشت وایە کە ئینسانی ناو سروشت و لە ناو پەلەوەر و ئاژەڵی دەستەمەوەیە بێت و لە ناو ئەمانەیە بێ لایەنی مەزاجی زۆر گۆڕانکاری بەسەرادیە. ئێمەش ئەلێرە کە کاتێک لە وڵاتە ئەوروپیەکان و سیرکەن ئەو شوێنانی کە تایبەتن بە گرفتی دەرونی شوێنێکە زیاتر بایەخ بە سەوزایی دراوە، بایەخ بەوە دراوە کە کەشێکی هێمن و بێدەنگ بێ. لە کاتی چارەسەرەکانە لێرە بوو مناڵەکان ئەیکەین ڕسمیان ئەگرین دواتر لە کۆتا جلسەی دانیشتنەکان کە کۆتایی پێدێ پیشانیان ئەدەینەوە زۆر زۆر خۆشحاڵە بن کە یەکەم دانیشتن چۆن بوونە و دواتر چی سوودێکیان بینیەوە چۆن شەرمیان کردووە و چۆن یەکەم جارنیان ویستۆ بێن و تێکەڵاو بن و حەزیشیان زۆر بە ترسەوە هاتوونە بوو قورس بۆ بۆیان زۆریان پێخۆشە و زۆرش پێکەنن و زۆر لەزەتێکی تایبەتی هەیە. بیرم چوو ئەوەش باسکەم یەکێکی تر لەو شتانی کە ئێمە لێرە بەکاری ئەهێنین لە چارەسەرەکانە چارەسەری بە قوڕا بۆ مناڵەکانە کە زۆر جار ئەو منداڵانی گۆشەگیر بن یان تووشی حاڵتێکی ترس بن یان تووشی حاڵتی ترۆما بوونە یان کۆمەڵە گرفتی تر کە لە لای مناڵەکانە هەیە ئێمە لێرە بە قوڕ ڕێگایەک خۆشەکەین بۆ چارەسەری بۆ مناڵانە. ئەوی شێوازەکەی کاتێککە هەڵەسین بەیەکەوە کۆمەڵی خۆڵ کۆکەینەوە کە ئاوی تێکەنویکەن بە قوڕ و ئیتر یاخود شتی پێ دروست دەکەین یاخود یاری پێ ئەەکەین ئیتر لە ئەسنای ئەوەیە گیانی یەکتری پیسەکەن و پەلەماری یەکە دەن و ئەبێ بە گەمەیەکی خۆش بۆ مناڵەکان. خەڵکێکی زۆر دڵتەنگیەکی هەیە چی پێویستەکات بڕێ بۆ شوێنێک حەب بکرێت چۆن ئامادەبی بڕێتە چەند مانگ دەرمان خۆی بۆ ئەوی کە لە ڕووی تەکنیکی چارەسەری دەرونیە خۆی دوورکەیتەوە. لە چاو پێشترەوە باشترە نۆ دەکەین ئینشەڵڵا باشتریش بێ یان بگاتە ئەو ئاستەیە کە چۆن ئەڵێن لە ئەوروپا ئەلەمە ڕاوێژکاریی دەرونی هەیە هەموو کەسێکمان تەنها خۆمان کە ئێمە خۆمان کەسانێکی نۆ بوارەیشەکەین منیش پێویستم بەوەیە کە کەسێک هەبە ڕاوێژ دەرونی پێ بکەم وڵانە کاتە کە لە شوێنێک لە ژیانە بێتاقەتی پەنای بۆ بێریت و پێت بڵێ کە ڕێگات چارەسەرەکان چییە هەموو کەسێک پێویستی بەمەیە.